من مامۆستا نەرمین عوسمان قادر لە ئامادەی بەختیاری ڕایەنەری تیپی تۆپی پێکچان کۆمەڵە کێشە و گرفتەیە کە لەو دیوەرزشەوە ئێمە لێ بڕایە من خۆم کە بەشداری ئەم خولەم کردووە چەندەها یاریزانی باش و باشترمان هەیە کە لە نێوان ئامادەیەکانە یاریان بۆ من کردەوە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو گرفتە خێزانی و کۆمەڵاتیە کە هەیە لە شارەکە من خۆم دوێنێ پەیوەندیم بە یاریزانێکی زۆر باشەوە کرد لەگەڵ دایکی لەگەڵ کەسوکاری لەگەڵ برای نزیکی بەڵامی ئەو بۆ من ئەو بوو وەرزش بۆ کچ بۆ ئەم شارە نابێ وەرزش بۆ ئایلەی ئێمە ناگونجێت یعنی من بەڕاستی ڕاستە ئەو گرفتانە زۆرم بەڵام تۆ گەنج بێکبی لەم ڕۆژەیە بیر بکەیتەوە کە تۆ بەشداری پێ نەکەی خوشکەکەت ڕێگەی پێ نەدەی کچەکەت ڕێگەت پێ نەدەی کە بەشداری بکات بەڵام چاو لە ئەنجامی دێرەوە بکەی بڵێ ئافرم بۆ فڵان شار ئافرم بۆ فڵان شار کە ئەنجامی باشیان هەیە بۆیە من زۆر نائومێدم هەروە کاتیشم هەر پێداون کەوتومە مادەم خوشکەکەی تۆ کچەکەی تۆ هاوڕێکەی تۆ ئەو ئامادەی قەشێکە هاوکاری بکە من خۆم وەکو مامۆستایەکی ئافرەت لە 2010 وەکو لە کۆلێژی وەرزشی پەروەردەی سلێمانی بەشداریم کە ئەو کاتە بۆ من کە پێم وابێ ئێمە دوو کەس بووین کە لە سیسایەقەوە بەشداریمان کرد وەکو مامۆستای وەرزش لەوێ وەرگیرین کە ئەو کاتە بەڕاستی بۆ ئێرە ئاسەنگیمە ڕاستە ئێمە لایەن خێزانەکەمان و پشتگیری کراین بەڵام لایەن دانیشتوانەوە زۆر کەس هەبوو بە عیلەکانی ئێمەیان و بۆچی ڕێگەدەن کە کچەکانتان بڕوا بۆ بەشی وەرزش ئێوە نازان ئەو بەشە کە بۆ کچ دروست نەکراوە کێشە و گرفتی زۆری هەیە بۆ دروستە من سپاس بۆخوای گەورە لە 2002 لەم 2002 لەم بوارەیە ئیشم کردو هەتاکو ئێستا 2022 هیچ کێشە و گرفتێکم بۆ نەهاتۆتە پێش یعنی بگرە هەم لەلایەن سەرەتا و عیلەکەم دواتر لەلایەن هاوسەرەکەم و پاڵپشتێکی زۆر باشی بۆم هەیە بۆیە من داواکارم لە خێزانەکان ئەو متمانەی خۆیان بەخشن بە هیچ نەبێت جارێک ئەو ڕێگان بۆ بکەنەوە بۆی متمانەی خۆیانە دەست نەدەن ئەگەر تۆ کێشە و گرفت لەگەڵ شەکەت هەیە لەگەڵ کوڕەکەت هەیە بە تەنها لایەنی وەرزشامەی بینە زۆر بەمان هەیە کچی ئایلەمان هەیە کوڕی ئایلەمان هەیە لە بواری وەرزشیشا کار ناکەن و لەوانێ هەنێک کێشە و گرفتیان دروستکرێ بۆ ئایلەکان زۆر کچی باش و چاکیشمان هەیە هەمان شێ و کوڕی باش و چاک ئەوەی کە وەرزش و یاریکردن دوورت ئەخاتەوە لە کاری هەڵە و لە ڕێگەی هەڵە و تۆ واد لێکە ئابندەکە بە یاریکردن و بەڕاهێنان و یعنی بەڕۆحێکی وەرزشی ئێمەش لێرە کە ڕاهێنانیان پێکەین تەنها لایەنی جەستەییمان بۆ گرنگ نییە بگرە زیاتر لە خێزانەکە ئێمە خەمی ئەو کچانەمان هەیە ئەوەی کە ئامۆژگاری ئەوەی کە قسە بۆ ئەوانەکەین بڕوا بکەم لەوانێ ئەو نەبوو مناڵەکانی خۆم بکەم من ئێستا لەنا ئەم کچانیان هەر هەمویان خوشکی من هەر هەمویان مناڵی من وەکو کچی منوان ئەگەر کەسێک قسێکی هەڵە بەرامبەر ئەم کچانە بکە پەنجەیەکی تۆمەت بۆ ئەم کچانە من خۆمە بەرپرسیار ئەزانم وا هەستەکەم کە ئەو ئاراستەی من کراوە بۆیە داوا لە خێزانەکان ئەەکەم کە بتوانن ئیتر ئێستا ساڵی 2022 هەر ئەیبەیەکە کە تۆ بڵێ من نای هەڵم ڕێگە نادم کچەکەم لە بواری وەرزشە کار بکات و ئەو متمانەیە بدە بە کچەکەت هیچ نەمێ با جارێک تاقی بکاتەوە ئەگەر کەم و کورتیەک هەبوو ئەگەر گرفتێک هەبوو ئێمە وەکو ینی وەرزشی نادی سێ ساڵی من وەکو سەرپەرشتیار ئەم خولەم کە گرۆتە ئەستۆ بە هەموو شێوەیەک بەرپرسیارەتی هەموو جۆرێک ئەگرمە ئەستۆ هەتا تاوابوونی خۆلەکە هەتاوەکو من لەگەڵ یاردم